سمبایلەکە دەستم بەرە بووە سامبەر ئەمڕۆ تەلەفۆنیان بۆ دەگرت چیان پێێتەوە ئەوەڵیان سوانە سجنە سوانە ئەی نازانی لە بەیانیەوە نانی پێ ناخورێ و بەداخەوە کۆمەڵی گەنج و تر با بڵێن بە زمانی زۆرا زۆر پەیوەندیان پێ کرد بۆیان وت دایکی گوڵخاڵۆیت بەڵێ ئەو گوڵخاڵۆیان برد ئەو گوڵخاڵۆیان گرت ئەو گوڵخاڵۆیان سجن کرد تەلەفۆنەکەن بۆ دایکم ئەڵێن گوڵخاڵۆ دەستگیر کراوە دایکم زیاتر خەفەتی بێخوا و وەزعی تێکەچێت ئەوانەی کە هینیان کردووە کە ئەڵێن گوڵخاڵۆ گیراوە ناوی منیان هێناوە دیارە ئەگەر ناوی من هێنن ئەکتیڤ نابێ ڤیدۆکەیان دەستگای ئاسایشی نیشتیمانی عێراق لە کەرکووک ژمارەیەک تیکتۆکچی دەستگیر کرد کە شەوانە لە لایڤەکاندا قسەی نەشاویان دەکردووە جنێویان دەداوە ئەمەش دوور بوو لە عورف و عادەتی کۆمەلگا و ئەم دەستگیرکردنیە خۆدەم هەڵمەتەی ئاسایشی نیشتیمانی بەلای هاوڵاتیاندا کارێکی زۆر باش وەجێی دەستخۆشی بوو و ئەمڕۆ هەواڵی ئەو بڵاوکرایە لەنێ ئەو تیکتۆکچیانە شوانە زەنگەنە ناسراوە بە گوڵخاڵۆ دەستگیر کراوە من ئێستا هاتوومەتە ماڵی گوڵخاڵۆ دەستگیر نەکراوە من دەمەوێت گفتوگۆ لەگەڵ خۆیاندا بکەم خاڵۆگیان سڵاو لەبێت سڵاو بەخێر بێن زۆر سپاسی کەناڵەکەتانەکەم پایتەختی میدیا پایتەختی هەموو کورد چاوەکەمی زۆر سپاسانەکەم ئێوە دامە بەهانای فەقیر و هەژارەوە بەهانای خەڵکی کەرکووکەون ئەم هەواڵانە چی بوون ئەمڕۆ بڵاو کرابوونەوە گوتیان دەزی کراوێت وڵای خاڵێکیان زۆر قسە هەیە هەڵەشی تێکریان هەموو قسەکان ڕاست نییە من گوڵخاڵۆم و دەستگیر نەکراوم لەبەرەوەی دەستگیر نەکراوم هیچ غەڵەتێکشم نییە ئەوانشی کە غەڵەتەکەن حکومەت هەیە یاسا هەیە دەستگیریانەکە هەر غەڵەتێکیش لە منە هەبێ بەبێ ئەوەی حکومت من دەستگیرگام خۆم ئەچمە لای حکومت لەبەرێ من کوڕی ئەم شارم و دایمە خزمەتی ئەم شارم کردووە ئەگەر هەڵەتێکیش نیەک شەبێ کێشەنی مەپای خۆمەڕۆم بەس هەنێ پیج و کەناڵ هەیە ئەو دیعایان کردووە کە عەلەساس من دەستگیر کراوم حکومت کەس بێتاوان ناگرێ من بۆیە دەستگیر نەکراوم بەس من خەفەتەکەم لەوەیە زۆر کەس تەلەفۆنەکە بۆ من عنی عفو تەلەفۆنەکەن بۆ دایکم ئەڵێن گوڵخاڵۆ دەستگیر کراوە دایکم زیاتر خەفەتی بێخوا و وەزعی تێکەچێت زۆر لە خزم و ناسیارەکانیش تەواوی خەڵکی کەرکووکیش پەیوەندیان پێمەوە کرۆ بۆ ئەحواڵپرسین و من سپاسیانەکەم و معین ئەمە شەشەمین حوتەمین کەناڵشە لە بەیانەوە پەیوەندی پێوەکە بێ مەقابلەم کات بۆی بزانم گیراوم یان نەگیراوم خاڵۆ بۆچی ناوی تۆ هێنرا بۆچی وتیان گوڵخاڵۆ دەستگیر کراوە وڵی خاڵۆجان ئیتر ئەوە من پێتەڵێم کەناڵەکان یان پیجەکان لە 150 ڕاست نییە من حەزەکەم وەکو جەنابتان ئاوا شتی دقیق بڵاوکەنەوە باشترە بۆ کۆمەلگاکەمان ئێمە ئەوانەی کە هینیان کردووە کە ئەڵێن گوڵخاڵۆ گیراوە ناوی منیان هێناوە دیارە ئەگەر ناوی من هێنن ئەکتیڤ نابێ ڤیدۆکەیان خاڵۆجان لە هەموو دنیاە بگەڕێ تیکتۆک بەکاردێ بۆ کاری کۆمیدی یەکەم شت بۆ بژێوی ژیان بۆ فەقیر و هەژار بۆ کاری سیاسەتیش بەکاردێ بەس لەناو خۆمانە شتێترمان بۆی ئیزافە کردووە بۆ شەڕیش بەکاردێ بۆیە ئەوە زۆر زۆر خراپە ئەوانەی کە شتی باشی پێکەن ئەوانەی پێ بکەن باشە لە شتە خراپەکان من قەت لەگەڵ ئەوەیانیم شتی خراپ بڵاوکەیتەوە بەس مەسەلە بەس ژوێندان نیە سەیرەکەی زۆر ڕسمی کەسێک بڵاوەکەنەوە ئەبێتە شێوانی عیلەیەک یان زۆر کەس ڕسمێدا ئەناو تادیدی پێواکە یان قسەی نەشیاوی پێکان شەڕە جوێنی پێواکە من زۆر جاش کە لایفەکەیتەوە کە کەسێ دێتە سەرەوە کە لایفت لەگەڵاکاتەوە نازانیشی لە دڵ هەڵگردووە بەس من ئەوانەی کە هاتنە سەرەوە لایفیان لەگەڵما کرد کە زانیم جنێو فرۆشن یەکسەر بلۆکیانم کرد بۆ نمونە ئەمە نازانم لەوانەیە 12 کەسم بلۆ کردیەوە بۆ هەتایشە لەگەڵ منا دەرناچن لەبەروی کەنتور و با بڵێن بنەماڵی من و دینەکەی من و ئەخلاقی من ڕێگای ئەوم پێ نادام شەڕە جوانکەم لە ناو لایفە باشە ئەمڕۆ پەیوەندی زۆر پێوەکرا لە خەمی تۆ بوون کە هەواڵیەوە بڵاوکرا و دەستی کراوی بەڵێ من زۆر سپاسی ڕێز عەشەتەکانمان ئەەکەم با ڕێز عەشەتەکانی زەنگنا بەناو هەمووشیانە کاکە عەدنان مامەک بەرزەنگەنە پەیوەندیان پێمەوە کرا ئامۆزاکانم لە سلێمانی و چەمچەماڵ و کەلار و کفری و کەرکووکشەوە زۆر پەیوەندیم پێوەکرا و سپاسی ئەو خزم و ناسیارە ناکەم دۆست و برادەر چی بۆ منیان کردبێ و چی بۆ بارانیشان کردبێ زۆر لە خەمی ئەوەیە بوون کە بزانم دەستگیر کراوم یان نا ئەو خۆشیان ئەزانن کە من دەستگیر بکرم با بڵێن هەروەکو خۆمان بەزمانەکەی خۆمان فول بێتاوانم ئەوانش زۆر بەلایەنەوە سیر بوون و زۆر لە ئەوانەی کە کار بەدەستیشن بە حەقیان نەخۆین پەیوەندیان پێمەوە کرد چی لەم لاو چی لەو لەش هەمویان پەیوەندیان پێمەوە کرد و ئەحواڵمیان پرسی باشە ئەمڕۆ دایکت خەمبار بوو بە بۆنەی تۆوە چی تێ بۆ دایکت
وڵی ڕێز و خۆشەویستیم بۆی هەیە و داوا لە خوا ئەەکەم خوا شفای بدا لە بەرەوەی لە بەیانیەوە نانی پێ ناخورێ و نانیش نەخوا عیلاجێ نادۆنە عیلاجەکانی بخوا زەختی بەرزەوە بۆ زۆر کەسیش پەیوەندی پێوە کردبوو بەداخەوە کۆمەڵی گەنج و تر با بڵێن بە زمانی زۆرا زۆر پەیوەندیان پێوە کردبوو یانوت دایکی گوڵخاڵۆیت بەڵێ ئەو گوڵخاڵۆیان برد ئەو گوڵخاڵۆیان گرت ئەو گوڵخاڵۆیان سزن کرد ئەویش زۆر بەلایەوە ناخۆش بوو حتا ئەتر خۆت ئەزانی ئەو وەکو ئێمەنی یەکسەر کە دڵی ترسا زەختی بەرزەبێتەوە شەکری بەرزەبێتەوە شەکرەی 420 بوو نازانم 430 بوو زەختشی لە 17دا نابەزی خەمە زۆر لێ خۆ ئەی طبعاان من لە دنیاە ئەوەی شکە بەم و ئەوەی پشتم پێ قایمە یەکەم خوایە دووەم دایکمە کاکە شوان با دانیشتم لە بینتانەوە با دوو قسەش لەگەڵ دایک تا بکەم دا سلااو لێ بێت چۆنی باشی قوربانی بە ئەمڕۆ تەلەفۆنیان بۆ دەگرت چیان پێێتەوە ئەوڵیان سوانە سجنە سوانە ئەی نازانی سمبایلەکە سمبەرە بووە سەمبەر داوای لێ بڕ نەکەن ئینشەڵا کاکە شوانە بەم شێوەیە بەردەوام لە تەنیشت دانیشێت ببوورە دیارە خاڵۆ ناسراوە بە کاکە شوانە ناسراوە بە گوڵخاڵۆ دەستگیر نەکراوە دیارە دوایەوەی کە ئەمڕۆ هەواڵی ئەو بڵاو کرا کە دەستگیر کراوە دەستگیر نەکراوە ئێستا لە ماڵی خۆی دانیشتووە و هاوکات هەڵمەتی دەستگای ئاسایشی نیشتیمانی عێراقی لە کەرکووک وەکو باسم کرد بۆتە جێی دەستخۆشی هاوڵاتیان کە ئەو کەسانیان دەستگیر کرد کە لە دووری نێو کۆمەلگا قسەی نەشاوێن دەکرشەوانە لە تیکتۆک و بووبوونە هۆیەوەی کە خەڵک بێزار بکەن و ئەمە دوور بوو لە عورف و عادەتی نێو کۆمەلگای کوردی و بە تایبەت لە عێراق و کوردستانیش.